طبعا لە سنووری قەزای بەردەڕەش حەفدە حالەت بەداخەوە هەبوو لە هەفتەی ڕابردووەوە هاتە تۆمارکردن بەڵام هەردوێنێ بە خۆشحاڵیەوە حەوت کەس لە گوندی زێرکەی عەتکۆی سەر بە ناحیەی ڕوویە قەزای بەردەڕەش بە خۆشحالیەوە گەڕانەوە دوای وەرگرتنی چارەسەری و چارەسەری تەواو بۆوان هاتەکردن و پشکنینەکان بە ئەرێنی باش دەرچوو بە نێگەتیڤ ڕەوانەی ماڵەوە کران و هاتنەوە گەڕانەوە لە ئێستادا دوای چارەسەربوونی ئەو حەوت کەسە لەوێ و ئەو گەنجەی کە لە قەزای بەردەڕەشیش و بە خۆشحالیەوە ئەویش پشکنینەکەی و باش دەرچوو گەڕایەوە لەگەڵ ئەوانەی تر گەڕایەوە ناو ماڵی خۆی و ئەوەی دیکە ئەوەی ماون ئێستاکە لە ژێر وەرگرتنی چارەسەرن لە شاری دهۆک 9 کەسن ئەو 9 کەسەش ڕۆژانە بەڕێوەبەری تەندروستی بەردەڕەش لەگەڵ دهۆک لە خەتە و لە ئەحوالیان دەپرسی وەزعیان باشە و چارەسەری خۆیان ڕۆژانە وەردەگرن. دروستی لە دوای ئەو 14 حاڵەتەی لەو گوندە تۆمارکرا و بەڕاستی بە پلانێکی باش دوای کەرەنتینەکردنی گوند و هەروها ئەوانەی هاتنە کەرەنتینەکردن و بەس 14 حالەت دەرچوو لە دوای ئەو 14 حالەتە بە خۆشحالیەوە تا ئێستا چ حالەتی تر دەرنەچووە و ڕەوشەکەش لەژێر کۆنتڕۆلە ئەلحەمدوللا. لە ڕۆژی جمعای ڕابردوو ئەو جمعای پێشوو کە 12 مانگ دەکا ئەوان لە کەرەنتینن واتە ئەو ڕۆکە دەبێتە 11 ڕۆژ 11 ڕۆژە کەرەنتینیان چیوان نمایە ڕۆژی 14 مانگ 14 تەواو دەبن کە 14 ڕۆژی خۆیان تەواو کرد.